ئەمن چەند دەڵام کەس ساڵی من پێ نەکرا ئەمەلم نەمابوو گوتم ئیلا هەر دەمرم هەواری خوام کرد گوتم خوا ڕێیەکم پێشان بێ خوای گەورە عەزیم ئەو ڕێی پێشاندە من هاتمەکن دکتۆر دلێری ئەگەر ئەوم نەدایت بێ فەوتا بووم تەمام بەخۆ نابوو چ عەمەلە وانە کەسی هەبوو خەلەلێکی هەبوو لەناو ناوانی هینامە دەلێ لەناو قەلبی هینامە دەلێ یاڵە سوپاس لە ئەو کاکە دلێرەی لە ئەو دکتۆر دلێرەی لە ئەو جەماعەتەی ئیزەگەریدا مەوفەقی دنیا و قیامەتان بن با هەرچی لۆ خۆ کڕی. بسم الله الرحمن الرحیم. یەکەم بە ناوی خوای تاک و پاک هەزاران هەزار سوپاس و تاژ لۆ خوای پەروەردگار کە داکەم چابەوە الحەمدولله. 2 هەفتە لە خەستەخانەیەکی حکومی بووین هەر ئەو دەیگۆبڕۆکنەوی ئەو دەیگۆبڕۆکنەوی چەند فحوساتیان پێکردین چەند مەسرفیان پێکردین کەس خۆی لێ نەکردی ساحب بەڕاستی داکەم خەریک بوو بمری بەس دوایە کەزانیمان هەر هیچی لۆ ناکەن هینامانە خەستەخانەی میهرەبانی بەڕاستی خەستەخانەی میهرەبانە خەستەخانەی میهرەبانی هینامانەوێن دەرێ کاک دکتۆر دلێر شینە لەگەر ستافەکەی بەڕاستی زۆر بەڕێز بوون زۆر ڕێکوپێک بوون زۆر بەاحترام بوون زۆر مسلمانن بەڕاستی مسلمانی ڕاستەقینەنە بەڕاستی ئەم زۆر مەمنونیوانم چاویان ماز دەکەم دەستیان ماز دەکەم کە یارمەتیداچم نیان دێ عەمەلیاتێکی زۆر جوان و ڕێکپێکیان لۆ کرد بە سایرێکی زۆر هەرزان بەڕاستی ئەمە زۆر مەمنونیوانین کاک دکتۆر دلێر شینە ئەمن هەموو ڕەنگە شینەکانیشم خۆش دەوێت بەرخاتری ئەوەی کە ناوی دکتۆر دلێر شینەیە بەڕاستی ئەو خەستەخانەی میهرەبانی نیعمەتەکە خوا بەنسیب ئەو خەڵکەی فەقیری کردێ بەڕاستی ئەمە زۆر مەمنونین زۆر سوپاسی کاک دلێری و هەموو دکتۆرەکان دەکەم بەڕاستی مسلمانن بەڕاستی خزمەتیان کرد بەڕاستی زۆر خۆ بە خەڵکیومان دەکەن کاک دکتۆر دلێر شینە نانی نەخوارد بوو گوتی ئیلا ئێستا عەمەلیات دەبێت ئێستا عەمەلیات بکرێ عەمەلیاتێکی جوان و ڕێکوپێک و خاوێن بارین لۆ کردی بە ساڵێکی هەرزان ستافەکەی زۆر بەڕێز بوون زۆر ڕێزان لێگرتین زۆر احترامیان گرتین بەڕاستی ئەمن مەمنونیوانم لە قەرداریوان ئەمن دەرناچم بەڕاستی ماڵیان ئاوابی بەس ئەوەندە پێئەکرێ ئەمن لە سەزدەدا هەموو جار پاش نوێژان هەموو نوێژەکان دوعان لۆکەم ئینشاءڵڵا بشتوانی خوا گەورە تەمەشاکە ئەوەری خەلۆکەکانیتی ئەوە چەند ڕۆژ لە پیسایی پێ نەکرا دەبینی ئەوە چتە خوارێکە ئەوە دەبینی ئەلێرپانە نیە ئەلێرە گیر بووە ئەجا ئەمە دێ ئەو ڕێڕەوەی دەکەینەوە ئەو فقەی چا دەکەینەوە ئەوری خەلۆکانە چا دەکەینەوە بە پشتیوانی خوای گەورە ئەوەتان تەمەشاکە ئەوە چەند زۆر تەخیریشان کردی هەموو ئاوی تێدایە ڕێخەلۆکەکەی ئەلێرپانە گیر بووە ئەلێرە چتی ئێرپانە ناو تتقەکەی گیر بووە ئەوە ڕای بینگوانە لە هێرمیای هەیە لێرە گیر بووە بزانەوە زۆرش تەخیر بۆ لێیە فەقیری هیچ پێ ناخورێتە ئەلێرپانە تووشی ئەو هەموو کێشەی بووە ئەوە ناوچیتی ئەوە لای خوارێکی لە لای خوارێ تەمەشاکە ڕێخەلۆکەکە ئەلێرپان هاتیکە دەرێ ئەلێرە کونی کردبوو ئێستا نۆرمەڵەکی بینە دەرمان هینا جوان خاوێنمان کردەوە پڵاپمان لەولادا ئێستا دەیشوین بە جوانی ئێرە مردیە دەبینی ئەوە مردیە ئەوە ڕێخەلۆکە ئەو ڕێخەلۆکە لەو کونی هاتبووە لێرێ گیر بوو لێرپانە ئەوە ئێستا خاوێنمان کردەوە ئەجا لێرە دەبڕین لێکی قیم دەکەن و دێنێنەوە زۆر ئەو کنی ئێرپانە خەپات دەکەین ئەوە لە میهرەبانی لەگەر دکتۆر کاوە باجەلان و لەگەر ستافی مادوونە ناسی میهرەبانی بەو شەوەی ئەو ئیشە جوانەی دەکەین ئەجا دەبرێن بژی میهرەبانی اللهم صل على سيدنا محمد میهرەبانی دڵسۆزی و لێزانی